دیمەنی یەکەم ساتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە لە ساڵی 2013 لەلایەن جەلال تاڵەبانی سەرۆکۆماری ئەو کاتەی عێراق و مەسعود بارزانی سەرۆکی پێشووی هەرێم. بەڵام دوای 7 ساڵ لە هەناردەکردنی نەوت بەشێک لەلایەنە سیاسەکانی هەرێم دەڵێن ئاگایان لە دۆسیەی نەوت نییە هەر لە دەرهێنان تاک و دیارنەمانی داهاتەکەی. وەکو بزوتنەوەی گۆڕان ئێمە لەگەڵ ئەوەدان کە ئابووری سەربەخۆ هەبێ بەڵام لەگەڵ بەڕێوەبردننی پرۆسەکەیانین بەڕێوەبردننی پرۆسەکە بە هەڵە ئەبرێ بەڕێوە. مەسەلە بۆ نمونە هاتۆ لە جاتیەوەی لیوای غەز و نەوت کە دانیشێ پادەستنی حەقلەکانی نەوت بکە هاتۆ مەسەل لە کۆمپانیا سکیوریتی و حیزبی دروست کردو ئەمەیە کێشەکان ئالەمەیە یعنی ئەم کێشەی نەوتە بۆیە وای لێ هاتو ئێستا داهاتەکەی دیار نامێنێت و مەسەلە جۆری عەقدەکان مەسەل عەقدەکان تێچووی عەقدەکان ئەو کۆمپانیانی کە نەوت دەرێن بە پێی عەقدی PSA-یەکە ئەمە تا ئێستاش بەڕاستی کەس نازانێت تێچووی ئەمانە چۆنە. دەستمان کرد بە فرۆشتنی نەوت بۆ ئەوەی بەغدا تێبگات دەتوانین بین. دۆسیەی دەرهێنان و هەناردەکردن و فرۆشتن و داهاتی نەوت یەکێکە لەو دۆسیانەی زۆرترین پەنجەی تۆمەتی گەندەڵی بۆ درێژ دەکرێت بەهۆی ناڕوونیەکەیەوە کە بێجگە لە چەند بەرپرسێکی باڵای پارتیوێکێتی کەس ئاگاداری ئەو دۆسیەیە نییە. ئەمڕۆ ناخۆشبەختانە نەک هەر ئابووری هەرێم سربەخۆنیە بەڵکو ئابووری هەرێم تا ڕادەیەک یعنی دار و خاوە داتەپاوە و ئەو حاڵەتەش هەر بەردەوام دەبی ئەوەش هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە یعنی ئەو دۆسیە نەوتەی بە شێوەیەکی تایبەت و بە گشتیش دۆسیەی دارایی یعنی ئەو لایەنانەی تەنانەت لە نێو حکوومەتیشن دان بەوە دادنێن کە ئەوان هەمویان ئاگداری ئەو دۆسیێنین. ئەم سەربەخۆیی ئابووری زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. دەستکەوتی زۆر گەورەمان لە نەتیجەی ئەم سیاسەتەی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستهێنا. لە ڕابردوودا وا چاوەڕوان دەکرا بە هەناردەکردنی نەوت بە شێوەی ڕاستەوخۆ هەرێمی کوردستان ببێتە خاوەنی ئابووریەکی بەهێز و زیاتر وڵات ببوژێتەوە کەچی دۆخەکە بە جۆرێک گۆڕا ئێستا هەرێم چاوی لە بەغدایە بۆ دابینکردنی موچەی موچەخۆرانی. لەلایەکی تریشەوە ئێمە پێش ئەم تاڵانی سربەخۆیە ئەم چەتەی سربەخۆیە ١٧٠ بودجەی هەموو عێراق هاتۆ بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەوە ئێستا بینین بە 1000 دەست ماچکردنیان کاچن لێوێ دەستیان ماچەکەن ١١٢یان پێدەن و ئەوەش سەرباری کۆمەڵێک ڕێگری کە ئابێت ئەمان بە مەمنونی ڕازی بن بۆ ١١٢یان پێ بدەن. لە ئێستادا بەپێی داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێت کە داهاتەکەی بۆ هەر ڕۆژێک زیاتر لە 11 ملیۆن دۆلار دەکات. بەڵام لایەنە سیاسەکان پێیان وایە بەرهەمهێنان و داهاتەکەی لەو ڕێژەیە زیاترە. مەلەفێکە بەڕاستی داهاتەکەی ناڕوونە عەقدەکەی ناڕوونە سەرفەکەیشی ناڕوونە و ئەم مەلەفە مەلەفێکە هێشتا نەوە مەلەفێکی حکوومەتی نیشتیمانی چونکە ئەم مەلەفە هێشتا نەچۆتە ناو پەرلەمانی کوردستانەوە بۆیە ئەگەر هەر مەلەفێک بەڕاستی لەژێر چەپۆکی حیزبدا دەرنەهێنرێت حیزب ئیدارەی بکات بارودۆخەکەی هەروە ئەبێت کە ئێستا لە جاتی خۆشگوزەرانی بەدبەختی بۆ خەڵکی کوردستانە ناوە بۆیە بەڕاستی مەلەفێک بوو حکوومەتی هەرێمی کوردستان شکستی تیا خوارد. کە بیسان مقابل بە ڕادەستکردنی داهاتی نەوت و داهاتی غەیرەنەوتی شایستەی هەرێمی کوردستان وەربگرین. دوای 7 ساڵ لە هەناردەکردنی نەوت ئێستا بەرپرسانی هەرێم دەیانەوێت لەگەڵ بەغدا ڕێک بکەون بۆ دابینکردنی موچەی موچەخۆران. کارزان تاریقی نارتی سلێمانی.